من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشوستانم لباسي جيان سازي مروف سازي لخزمة ديد و فكري زاناي بيبرز إمام ماوردية ژیان بەسەر ئەبین فەرمووی حاڵی ئینسان بە کۆمەڵی قاعیدە و یاسا دروست ئەبێت و وای لێت کە ژیانی حاڵی دنیای زۆر ساز و باش بێ. قاعیدە یەکەم فەرمووی هەتا نەفسی مطیعتر بێ، گوێڕایەڵی زیاتر کە زیاتر ژیانی خۆشە بێ. دووەم فەرمووی هەتا وەکو ئولفەتی لەگەڵ خەڵکە بەهێزتر بێ، زیاتر وای لێت کە حاڵی ئارام بێ، بەهێزترین شتێکیش بۆی ئولفەت لەگەڵ خەڵکیە دروستکە بریتێ لە دین. دووهەمین شتێک بۆی ئولفەتێ بۆ دروست ببێ، خۆشەویستی و مەحەبەتێ لەگەڵ دەوروبەرە بۆ دروست ببێ، بریتێ لە نەسەب. نەسەب وهو الثاني من أسباب الألفة. دووهەمین شتە لەوانەی کە ئینسانەکان ئولفەت ئەگرن پێکەوە بەهۆیەوە. مەسئلەی ڕەحم، مەسئلەی قەرابەت و نزیکی هەمیشە وایە ئەکەن لە ئینسان کە هاوکاری یەکترکەن و پشت نەکەنە یەکتر و خۆشەویستی و مەحەبەت لە نێوانیانە هەبێ. هەمیشە ئینسان طبیعەتی ئاوا بووە کە بەهۆی قەریبەکانیەوە یان قەریبێکی ئەگەر لە دوورەوە کەسێک ویست بێتی تەجاوزکە لە حەقیە پێی قبوڵ نەکرا و قبوڵی نەکردووە. ئەمەش خوا جەل جەلالوهو بۆ شێوازە خسوێتیە دڵی ئینسانەوە. حتا جاری وە هەبوو سێرەکەی دوو برا زەحمەتی هەبوو لە بینیانە، ناڕەحەتی هەبوو لە بینیانە کە کەسێک ویستێتی زوڵم لە کەسێکیان کە ئەوی تریان قبوڵی نەکردووە. لە فەرمایشتێکە هاتووە فەرمێ ئین الرەحیمە ئیذا تەماست تەعاتەفەت. کاتێ ڕەحیمەکان تووشی ناڕەحەتی و زەحمەتێک ئەبن، هەڵکشان و داکشانێک ئەبن، یەکسەر عەتف لە بینیانە ئەجوڵێ پێکەوە دروستە بن. یان جاری وە هەیە لە بینی ژن و مێردا سێرەکەی ئافرەتێک لەوە چی ئیطاعی مێردەکەی زۆر نەکە، کەچیکە مێردەکەی لێ ئەقەومێ بەعەکسەوە هەموو ئیطاعەیەکی خۆی جێبەجێ ئەکا بۆی، چونکە مەسەلەی عەتف لەو نێوانە بەهێز ئەبێ. ئەفەرمێ بابەتی مەسئلەی نەسەب یەکێکە لەو شتانەی کە پشتی ئینسانە. بتاتیەوە ئینسانانەی کە ضەعیفن هەمیشە خزم و کەس و کار و ئەمانە زۆر گرنگە بە دەوریانەوە بێ، بەهێزیان ئەکا. حتا ئەفەرمێ دیقەت بدەن لوط عەلەیه السەلام کاتێکە مەلائیکە هاتنە ماڵەکەی فەرمووی چی؟ فەرمووی کاتە زانی ئەیانەوە تەجاوزکەن لە حەقی میوانەکانیە، فەرمووی لەو ئەنە لی بکم قووەتەن ئەو ئاوی ئیلا ڕوکن شەدید. ئەگەر هێز و توانایەکم ئەبوو یا پشتێکی بەهێزم ئەبوو، واتە خزمێک و عەشیرەتێکی گەورەم ئەبوو، لێنە ئەگەڕام میوانەکانم بەو شێوازە سوکایەتیان پێ بکرێ. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لە فەرمایشتێکە بۆ مانەگێڕێتەوە وەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ڕەحمەتی خوا لە لوط بێ، ڕوکنێکی زۆر گەورەی هەبوو لە پشتەوە کە ئەڵڵاه جەل جەلالوهو، بەڵام ئەو باسی خزمەکانی ئەکرد. لە دوای لوط عەلەیه السلام لە ڕیوایەتێکە هاتووە خۆشەویست ئەفەرمێ لە دوای لوطەوە هیچ پێغەمبەرێک نەهاتووە ئیلا مەنەعەی هەبووە، کۆمەڵێ لە خزمەکانی پشتیان گرتووە بۆی ئەو شتە دووبارە نەبێتەوە. تەسەوور کرد لەم کاتا کە يعني وضاقت به الأرض، زەوی لە بەرچاوی ئەوە بچووک بووبووەوە، لە حەیبەت و لە عەزەتی میوانەکانیە هاوارەکە ئەگەر خزمم ئەبوون جا ئەزانون ئەمزانی چی ئەەکەم. هەندێک لە ڕیوایەت ئەمەیان کەوتە دەلیلی ئەوەی کە لوط عەلەیه السلام خۆی خەڵکی ئەو شوێنە نەبوو، نێردرا بوو بۆ ئەو شوێنە، ڕۆشتوو بۆ ئەو شوێنە. بۆیە ئەفەرمێ ئەگەر کۆمەڵێ خزم و پشتم هەبوونایە بە شێوازێکی تر مامەڵم ئەکرد، قبوڵم نەئەکرد، ئەبۆ شێوازە سوکایەتی بە میوانەکانم بکرێ. طبعا قصەی لوط عەلەیه السلام دەرسی زۆر گەورە گەورەیتیە. یەکێک لە دەرسەکان ئەوەیە کە ئینسان گرنگی بدا بەو کەسانەی کە مەنەعەی ئەمن، مەرجلی ئیماندار بن، ئەوانەی کە خزمی ئەوەن، پشتی ئەوەن، پشتگیری ئەکەن،
حتى أبيني في غنبري خواه صلى الله عليه وآله وسلم أو ركنيك لبشتي وهبو كخزمة كانيبون زور فائدة لك أبيني مثلا مامي أو هم دفاع أكل في غنبر صلى الله عليه وسلم بهوي في غنبر وخوشوي اسمه صلى الله عليه وسلم هم خزمة كان يكون لجير حصار قبول يكون لجير حصار أبن بلان بجناك أنا خزمات بجناك أنا أويك أما كسي أوانا ودوستي أوانا ويكيك للسنة كان الدين طبعا كم تمين رجب أسكراو پیغمبری خواه صلی الله علیه وسلم هر کسی که اهات اگر ناوی ناخوش با ناوی اگور مثلا یکی اهات بون منا ناوی شقیب و ناوی لنا سعید یکی که ناوی لص و لص يعني دز ناوی لنا امین امانت پاريز همیشه ناوکانی بو شوازه کسی که ناوی صعب بو ناوکی گوری بالسهل ورانکاری وسل ناوکی هنا أويك كلا سنة كان دو هر كسي بهاتا بعشرة بوايا أي خستنا وعشرتك أي خستنا وعشرة أي كل بأندام لعشرتك لقومك أما بابتك كزور كم باسكرا وكم ما وردي بدرجي باسي أكا أفرمي هندي كس أهاتن هيج كسي كان نو لعشرتك وعشرتك هم يفوتا وبتاقي تنا كسك الدرسو أي هنا أي كل ببشك لعشرتك يتر حتى أفرمي أشتا مشهوريك فرموي من كثر سواد قوم فهو منهم أو لو بينواهات حرش كسي الرشاي قومك زياكا وأندامك لو قوم بشك لو قوم من كثر سواد قوم فهو منهم واتا هر كسايتيك هذا لنوع عشتك لنوع قومك أواني زياد كر لقال أوانا بسياستي أوان أجولايا وحال سكوتي لقال أوانا أكل فهو منهم بشك لوان كوابو مسألة نسب زور جرينجا لبيناو مسألة شيء لبيناو دروزبوني ألفت بين خزم وكسوكار ودور وبرو بشكل جياني إنسان حياتي إنسان خوش نابي جوان نابي رق نابي أجر بيتو أم ألفت محبة للنوانا نبي أم بشجيري يكتر نبي بوي ضرورة إنساني مسلمان زور جرينجي بخزم وكسوكاري خوي بدا أوانيك أبنا بشتو بناي أم أوانا أبنا هيزي أم قرنجيان بيا بدا هول بدا بشتيان تينكا يعني يشق لمهمي إنساني مسلمان أو كسيك خزمته كافر يا مسلمان هندي واجبات هي لسر شانت يعني ما هنجا دركي بيناكن بنمونا من بوريكم هي أم بورم هيج كسيني أو بيري جبور تنها منيهم كافري شبورك واجب لسر من بخيوي شلون دايكو باوك بوشتشنا كافري جبن واجبه لسره پورەکەش واجبە خزمە دوورەکەش واجبە مهم لە خزمەتیە ڕبطێکی زۆر بەهێز پەیوەندێکی زۆر بەهێز هەیە کە ئیسلام ئەمری پێ ئەکا هەر بۆیش ئەبینی عەرەب زۆر گرنگیان بە نەسەبی خۆیان ئەدا هەمیشە هەوڵیان ئەدا نەسەبی خۆیان بزان چۆن هۆکارەکەی چی بوو هۆکارەکەی ئەو تەڕابط و ئولفەتە بوو حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی جەنگ و جیهادەکانە ئاڵای جیهادەکانی بە پێی خزمەکان هەڵەکرد يعني جيا كرنويان عشيرتي فلان جيا أكرنوا وهر عشيرتك بهز لقال عشيرتك خويا بجولته بويا مسألة خزماتي وقوماتي وعشيراتي وأمانة إسلام زور جرينجي بيداوا وهول داوا مسلمانان بيكوا أو هم يعني يشق له كاركاني ترابط بيني أنا خزماتي ولا فرمايشتك أفرمي أجر هاتو كسيكي خزمت فقير بو زكاتك خود دا أولاد ربوي بيدي ببيجانة كهر فقير لمستوى أما وأتاجر هدو كان لين مستوى بون بس أجر بيجانة كفقير تربو فقير تركا تو أيديتي بلام أجر هدو كان لين مستوى بون أما ينصليش بقوتري هي أفرمجاري وهي إنسان بيك خير كأيكات شن أجركو أكاتو كسيك هي دراوسيت خزميشيت فقيريش كهاوكاري أكا أجري دراوسيتي أجري خزماتي أجري فقير هموي بيكوا دستبر أكا أفرمي همو أويك لإنسانة هي بنسبة خوشويستي ومحبته وأمانه وكال بهوي النسبة والدروسة بيه فرمي السيبش يا بو السروية واتباو بابيرو أو أنا بو السروة سنة بروا يا بو خواروية وشكانة يان لأطراف أمانة برا وخشكوبة وشوازي أفرمي بهسترين جوري خزماتي
خزمەتی سەرەوەی بەشی باوکو دایک و با بڵێن باپیر و ئەوە بەرەو سەرەوە هەریەکێک لەمانە فەرمی سیلە هەیە خۆشەویستی هەیە لە بینە ئەنواع جۆر عارض هەیە کە یێتە پێشەوە وها ئەکا کە لە نێوانیانە عقوق دروست بێ خراپە دروست بێ بەڵام چەندین شتیشەیە هۆکاری ئەوەیە کە مەحەبەت لە نێوانیانە دروست بێ بۆیە ئەبێن لە مەسەلەی ئابا و ئومەهات و ئەجداد و تەمان ئەوە یەکێکە لەو خاڵانەی لە دوعایە ئێمە زۆر جار کەم تەرخەمیمان هەیە ئێمە ئەگەر دوعا بکەین ئەو پەڕەکەی بۆ دایک و باوکمان نەکەین ئەوە زۆر غەڵەت ئینسان ئەبێت دوعا بکە بۆ باو و باپیری حتا کوێ ئەڕوا لە مناڵەکانیشە نایەوێت تەنها مناڵی خۆی بینێ بێت دوعا بۆ وەچەکانی بکات تا ڕۆژی قیامەت ئەڵەن جاری وای ئینسان کە ئەمرێت تەسەوورکەن ئەگەر ئێمە هەرێکێک لە ئێمە پڕ بەدڵ حەز ئەکا وەچەکانی خۆی ببینێ 5 پشت دوای خۆی ببینێ بزانە چۆنە وەزە ئەڵە جاری وایە کەسێک ئەمرێ دەیان پشتی خۆی باو و باپیرۆن هەموو چاوەڕێەکەن ئەو کەسە بەرەو پیریان بڕۆ بەرەو لای ئەوان بڕۆ چونکە ئەوانیش حەزەکەن وەچەکەی خۆیان ببینن وەزع ببینن بۆیە ئەڵێ دائیمە ئەو خۆشەویستانت کە لەوێ هەن زۆر زیاترن ئەو لەو خۆشەویستانەی کە لێرە هەن دەی مەسەلەی نەسەب پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەموو شتێک بەروبوومی هەیە هەموو شتێک دڵیش بەروبوومی هەیە وەچەکانی تۆ بریتیە لە چی وثەمەرەة القەلب الولد بەروبوومی دڵی تۆ ئەو ئەولادانن کە هەتن هەر ئەم وەلەدانە ئەبنە هۆکاری ئەوەی تۆ زۆر کارکەی زۆر ئیشکەی بۆ ئەگەر ئینسان ئەولادی بەلاوە گرنگ نەبووایە هەر بای خۆی کەسابەتی ئەکرد نەی ئێهێژ 1 دینار بۆ وەرەسە بەجێ بمێنێ بەڵام کاتێک کەشتی بۆ وەرەسە بەجێ بمێنێ زۆر دڵخۆش ئەزانێت لە دوای خۆی وەرەسەکەی مهم شتێکی بۆ بەجێ هێشتون لەگەڵ ئەوە ئەم مەحەبەت و خۆشەویستی و گرنگی هەیە بەڵام وریاییشی هەیە چونکە مەسەلەی وەچەکان بەنسبەت دایک و باوکەوە حەذەرێکی زۆر گەورە هەیە بە ئینسانی مسلمان حەذەرکە لە شتێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە لە فەرمایشتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ الولد مەبخەلەة مناڵ واو لێکە بەخیلتەکە بەخیل ناتوانێ هەموو شتێ ببەخشی تۆزێ ئەگریتەوە لەبەر خاتی مناڵەکان مناڵ وات لێکە مەجهەلەة تووشی جەهلت ئەکا ناتوانی هەموو شتێ بخوێنی هەندێک کاتەکانت مەجبور ئەبی کە لە خزمەتی مناڵەکان ئەبی مەجبەنەة واو لێکە ترسنۆکە ئەکە ناتوانانی وەکو گەنجی گەنجێک ئەو پەلامار و فیداکاری ئیکە کەسێک کە ئەبێتە خاوەنی مناڵ و وەچە ئەو پەلامار و فیداکاری بۆ ناکرێت ئەفەرمێ ومەحزەنەة دائیمە حوزنەتێ طبعا لە نێوان ئەولاد و دایک و باوکە شتێکی زۆر سێریە ممکنە مناڵ دەست بەرز کاتەوە دوعا بۆ دایک و باوکی نەکا بیری چی بەڵام ممکن نییە دایک و باوک دوعا بۆ مناڵەکەی نەکا سبحان الله حد دەسی بەرز کردەوە جاری وای خۆی لەبیر ئەچێتەوە مناڵەکانی خۆی لەبیر ناچێتەوە ئیلا دوعایان بۆ ئەکە بۆ یەکێک لە سێبەرە گەورەکانی سەر ئینسان دایک و باوک حتا ئەو دایک و باوکە لە ژیانە ماون ئەوە مەرحەمەتێکی زۆر گەورەیە بۆ سەر ئەم بۆچەیە بۆیە پرسیاریان کرد لە ئیمام ئەبوو حەنیفە وتیانەی ئیمام کێ بەخیلە بەخیل پێناسەیەکی بەخیلمان بۆ بکە فەرمووی ئەو کەسەی دەست بەرز کاتەوە بۆ دوعا دایک و باوکی لەبیر کە ئەو بەخیل نابێت دایک و باوک لەبیر کرێ چۆن ئەوان تۆ لەبیر ناکەن بۆیە کە ئەفەرمێ لە فەرمایشتەکان مەحزەنەة جێگەی حوزنی دڵی ئەم دایک و باوکە ئەولادەکان بۆیە هەمیشە ئەم دایک و باوکە لە دڵیانە حەذەرێک هەیە حەذەر ئەکەن لەوەی مناڵەکانیان تووشی هەندێ صفاتی خراپ و هەندێ مەصائب و ئەمانە بن هەمیشە ئیشفاق و ڕەحمێکی زۆر گەورە لە دڵ و دەرونیانە هەیە ئەڵە جارێکیان وتیان بە یەحیە کوڕی زەکەریا وتیان بۆچی حەز ناکەی مناڵت ببێ وتی ئەی هاوار مناڵم ببێ ئینعاشە کەدەنی بەخوا ئەگەر بژی ئیتر ماندوم ئەکا دائیمە غەمبارم بۆی ئەگەر بشمرێ هەموو گیانی من ئەفەوتێنێ لە هەردوو سەرەکەوە زەرر وتیان بە عیسای کوڕی مەریەم ئەرێ بۆ ژن ناهێنی وتی وەڵڵاهی زۆربوونی وەچەکان تەنها لە ڕۆژی قیامەتە باش بۆیە ئەم فەرمایشتانە لە خزمەتانە عەرزەکەم دایک و باوک زۆر شت لە دەست ئەدەن بەهۆی مناڵەکانیان بەهۆی چاودێری مناڵەکانیانەوە دوو جۆر ئێمە مەحەبەتمان هەیە یان با بڵێن ئولفەتمان هەیە لە نێوان دایک و باوک بۆ وەچەکانیان جۆرێکیان خوا دایناوە ئەوە هیچ مەجالی تیانی
مەسەلەی ئەو شەفەقەیە کە لە دڵی دایک و باوکە هەیە، ئەو خۆشەویستی و ئەو ڕەحمەی کە لە دڵیانە هەیە، لەگەڵ ئەو حەذەرەی دائیمە ئەیکەن. هەموو دایک و باوکێ لە مناڵەکان کە تووڕە ئەبن هۆکاری حەذەر، ئەترسێ مناڵەکەی بچێتە دەرەوە، تووشی غەڵەتێ بێ، تووشی ئەوە بێ، بۆیە عەسەبی ئەبێ، تووڕە ئەبێ، هۆکاری ئەو حەذەرە زۆرەیە کەیک. چکە زۆر خەمیەتی دنیای لێتێک ئەم مناڵە شتێکی لێبێ. ئەمەندە حەذەرێتی هەمیشە لەژێر ئامۆژگاریە دای ئەپڵۆسن. وەجارێکیان لادەیەکەم مەلایەتیمە کرد، وتارێکمە وتارەکە زۆر درێژ وەکو ئەمڕۆ ئاشا پیاوێک ها و وتی بەخوا مەوەسا وتارەکە درێژ بەمانەوتم وتار کوتم کردن وتانم عاقڵ کرد ئاشا بڕواکەن جاریوە دایک و باوک مناڵەکەی خۆیان وتار کوتەکەن ئەوە نەی قسە بووە ئەوە نەیە ئیتر ئەمەژگەی ناچێت بە مێشکە ئەو هۆکارەکەی چی هۆکارەکەی ئەو حەزەرە زۆرەیە لەو مناڵە هەیەی ئەترسێ نەچی فڵان کەس لەگەڵیان نەگەڕی نەچێت دەرەوە با من بزانم لەکوێ 1 ملیۆن شت اینجا دائیمە مێشکی تەختیطاتی خراپ نەکوو مناڵێکم چی بۆ ئەو شتێکی لێبێ نەوەکو ئەوە 1 دقە دیار نەبێت لە خۆی یێ ئەڕوا دنیای لێتەیەک هەموو هۆکارەکەی چی ئەو حەدەرێ ئەو خۆت لە دڵات دایناوە جۆرێکی تر هەیە بە ئیکتیساب دروستە هەتا وەکو دایک و باوک زیاتر لە دڵیانە محەبەتی مناڵەکە زیاتر بێ بۆیە لە ناخیانە زیاتر کەسبی ئولفەت ئەکەن لەگەڵ مناڵەکانە هەندێک جار ئەم دایک و باوکە جۆری محەبەت لە دڵیانە بۆ هەنێ لە ئەولادەکانیان کەمە بێتەوە سوبحانەڵڵا لە دڵی مناڵەکەشە کەمە بێتەوە بۆیە ئەبێت دایک و باوک زۆر حەزەرکەن لە مەسەلەی کەسبی مەوەدەت و خۆشەویستی تەوزیعی خۆشەویستی خۆیان بکەن طبيعتي حال اعتيادية يعني دایک و باوک هەنێ لە مناڵی لە هەنێ خۆشتر ئەوێ لە دڵە ئەوان کە ئیطاعی زیاتری ئەکا زۆرتریە بەدەمی ئەویان زۆرتر بەسەرەن گوێڕایاڵی ئەکا قسەی خۆشی بۆ ئەکا ئەمانە ئەوانی باشتر خۆشتر ئەوێ ئەوەیان کە ئەبینە زیاتر صفاتەکانی ئەمیتیا هاتوێتە دی باوک دائیمە سەیری صفاتەکانی خۆی ئەکا بەخوا ئەکوڕی باوکی خۆی ئێتیاڵێ باشە ئەوانی لەویان زیاتر خۆشەوە طبیعەتی ئینسانە حاڵەتێکی زۆر ئاساییە بەڵام ئەبێ زۆر ئاگەی لەمە بێ لەگەڵ ئەوە حەذەر و ئیشفاق هەر بووە خوا دایناوە حتا وەکو محەبەت زیاتر کە زیاتر وردە بە پێی مڕۆری وەقت محەبەت و خۆشەویستی لە نێوان ئەو عائیلە و ئەو جەماعەتە دروست ئەبێ ئەو ئەولاد و ئەو باوکە دروست ئەبێ ئەو ئوسرە بەهێزەیە دروست ئەبێ مناڵ کە ئەنەما چۆن شتێک هەڵ ئەواسرێ بە سنگی ئینسانەوە ڕەگ ئەوە بە سنگ و دڵی دایک و باوکە هەڵواسە بۆیە وەکو گەردانەی جوان ئەگەر بە شوێنێکەوە هەڵواسرا بە یەکێک لە گەردانەکان بقرتێ ئینسان چەند پێی ناڕەحەت ئەبێ بە هەمان چەشنێکێ لە مناڵەکان کە ئەقرتێ ئەوە بەلایەوە ناڕەحەت ئەبێ هەر باوکێک خۆشەویستی مناڵەکە لە دڵیا کەم بوویەوە یان هەندێک جار ڕق لە دڵیا دروست ئەبێ بەرامبەر بە ئەولادەکەی ئەزان ڕقەکەش لە حەزەری زۆرەوەیە حتا ئەو ڕقەی لە دایک و باوکەوە دروست ئەبێ بەرامبەر بە ئەولاد لەبەر حەزەری زۆرە ئەمەندە غەمەخوا ئەمەندە فکری لای ئەم مناڵەکەش بە گوێ ناکە وردە لە دڵیا جۆرێک لە بغز دروستە کینە دروستە بێ جارێک دۆستێکم مناڵێکی زۆر لاڕێ بوو ئەی مامۆستا ئەگەدار لەسەر سفرەکە دائەنیشێ نانەخوازم سەگە نانەخوا بۆ چونکە ئەوەنەی بە حەزەرە دەی بڕواکەن ئەو باوکە زۆر دڵسۆزە بوو ئەو مناڵێ بەس هۆکارەکەی چییە ئەمەنە بە حەزەرە هەر ئەو باوکە بە بیرمە شوێک بینیم لە ڕێگایەکی زۆر چۆڵە بە تاقی تەنها سارم پێ وتمەوە خەیرە چیەکەی لە منە وتی وەڵا ئەوە وتوانە کوڕەکە لێەوە لەگەڵ دوو ڕەفیقیا ڕۆشتەوە بە پێکەوتبووی ئەو ڕێ بەو تاریکەشەوە وی بزانە فعلەن مناڵەکە لەوێ یاننا تەکید کاتە بزانە لەگەڵ ڕەفیقەکانەتی یاننا لەو لاشەوە ئەبۆ شێوازە ها وردە ڕق لە دڵیا دروست بووە چکە مناڵەکە بە گوێ نەکردو لا ڕێیی کردووە هەر یەکێک لە ئێمە ئەبێ زۆر بە وریایی لەگەڵ حەزەریشا مامەڵەکەین لەگەڵ ئیشفاقیشا مامەڵەکەین ئەبێ کەسبی زیاترکەین محەبەتی زیاتر پەخشکەین علی کوڕی ئەبی طالب محەممەدی کوڕی علی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خۆی باوکی ئەفەرمێ هەمیشە ئەو باوکانەی کە ڕازین لە مناڵەکانیان ئەمەندە حەزەری زیاتر ئەکەن هەندێک جار تووشی فتنە ئەبن بەوەی حەزەری زیاتر ئەمەندە وەسیەت بۆ مناڵەکان ئەکەن دەی وای لێ ئەکەن مناڵەکە لە لاڕێ لا ئەدا ئەو وینەی نامێنێ هەندێک جار ئەوەندە تەقسیر ئەکەن
لە زیادە ڕەوێکە ئەوەندە ڕازیە لە مناڵەکە ئیتر دەی حسابی بۆ ناکادەی جاری وایە وای لێ عقوق لە بینانە دروستە بێت پەژارێکی گەورە دروست ئەبێ طبعاً ئەم شەفەقە و ئەم خۆشەویستی و ئەم مەحەبەتە کە عەرزتانەکەم لەگەڵ دایکە زۆر زیاتر ئەبێتەوە هەزاران قات ئەبێتەوە ئەفەرمە چونکە دایک لەگەڵ ئەوەی وەکو باوەک فکری ئەجوڵێ فکری ماندوو ئەبێ لە پەروەردەی مناڵە بە هەمان چەشن لە شەشی ماندوو ئەبێ لە پەروەردەی مناڵ طبعاً زۆرن ئەو ئافرەتانەی کە لەوە ئەچێ لاڵ ببێ لە کاتی مناڵ بوونە احتیمال هەیە دانەکانی بوەرن لە کاتی مناڵ بوونە احتیمال هەیە ئەم دایکە تووشی ئەنواع ئازار بێ کە هەتایە پێوێ بناڵێنێ دەی بۆیە رب العالمین ئەفەرمێ ووصينا الإنسان بوالديه حسنا وصيتمان کردووە لەگەڵ هەردووکیانە چاک بێ بەڵام پیاوێک کاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم وتی یا رسول الله دایکم ئەبینی تۆزێکی ما بۆ دایک وتی پشتی خۆم وەکو وڵاغ لێ کردو بۆی بۆ هەر شوێنە بڕۆ ئەگرم بە کۆڵمەوە ئەیبم یەک دوو بە هیچ شێوازێک دەموچاوی خۆمی لێ وەرناگێڕم هەرچی بێ بۆ ئێکم هەرچیشی بووێ لە کار و کەسابەت و چی هەرچی شتە بۆم کردووە هەمووم وەلا ناوە ژیان لە پێناوی ئەوە ئایا پاداشتەکەیم داوەتەوە فەرمی ناوەڵی یەک پاداشتی ئازارێک کە بە سکیە هاتووە هێشتا نەداوەتەوە فەرمووی بۆچی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵی هەرچی ویست بێ بۆم کردووە کام جل جوانە کام خواردن باشە ئەوم داوەتێ خزمەتی ئەەکەم فەرمووی نا ڕۆڵە هیچی ڕێواتەکە زعفێکی تێیە ئەم دایکە کاتێکە خزمەتی تۆی ئەکرد بەو پەڕی مەحەبەتەوە خزمەتی ئەکرد بەس کە تۆ خزمەتی ئەەکەی ئەو ژیانی بۆ تۆ ئەویست کە خزمەتی ئەکرد تۆ لە ناخی خۆتان مردنە بۆ ئەوەیە کە خزمەتی ئەکرد خواخواتە کەی لە کۆڵم بێتەوە نەجاتم بێت ئەم دووشتە زۆر جیاواز بۆیە ئەفەرمێ چۆن مناڵ بچووک ئەبێتەوە دایک و باوک ئاوایان لێتەوە جاری وایە مناڵەکەت ئەتەوێ بیشوێی یەک دنیا خۆنەخۆنەی بۆ ئەەکەیت و وەرە گۆرانی بۆ ئەڵێیت و هەو حتا خۆیشوە خۆی ناشوە ڕائەکە شەڕەکە جلگۆڕین شێتە بی تا مناڵەکە جلی ئەگۆڕی تانی نۆیکی ئەەکەی بەڵام هەموو ئەمانە ئەم دایکە بەو پەڕی خۆشەویستی مەحەبەت ئەم باوکە بەو پەڕی خۆشەویستی مەحەبەت بۆ ئەەکە ئەی ئەولاد جلی دایک و باوکی ئەگۆڕێ باشە خزمەتی ئەەکە نینۆکەکانی ئەەکە بەس بەو مەحەبەتەوە نییە لەوە ئەجر پاڵی پێوە بنێ ئەمەی پێ بکات بەڵام بەو حبەی ناخەوە نییە کە دایک و باوک لەسەری دروست بوون و رب العالمین پێ عەتا کردن بۆیە ئینسان بە هیچ شێوازێک ناتوانێت پاداشتی دایک و باوکی بداتەوە پرسیاریان کرد لە حەسەنی بەسری فەرموویان حەقی کێ زۆر زۆرە بەسەرمانەوە فەرمووی حەقی باوک زۆر گەورەیە زۆر عەظیمە حەق الوالدی ئەعظەم زۆر عەظیمترە بەسەرتەوە بەڵام چاکەکاری لەگەڵ دایکتە ئەلزەم ئەو زیاتر ئیلزامیترە بەسەر شانی تۆوە چونکە خزمەتی زۆری کردووی قسەیەکی مامۆستا سەعیدی نوورسیم بیرەکەوێتەوە ئەفەرمێ پاشایە بێن لە پێش چاوی خۆتە هەرچی شتە جێبەجێ کردێ پارەی دابێ پارە کەسێکی هێنابێت جلی بشووە کەسێک جلی لەبەرکە کەسێک نانکا بەدەمیەوە کەسێک گۆرانی بۆ بڵێ وەکو دایک چۆن مامەڵەکە ئەم مامەڵی لەگەڵاکە ئەڵێ ئایا توانی ویەتی وەکو دایک جێبەجێکە نەخێر چونکە دایک کاتێک کە ئەمانە ئەکا لەوە ئەچێ پیسایی مناڵەکەش بشووە گۆرانی بەسەر پیسایی مناڵەکەش یا ئەڵێ دێوەرە بیرکەرەوە پاشایەک ئەگەر کەسێک بێنە پارەشی باتێ بڵێ پیسایی من بشۆ وەڵا سەڵ لەعنەتی لێکا لە دڵەوە کاتێکە ئیشوو طەبیعەتی ئینسان ئەوە دەدی قەت بدە دایک و باوک چۆن خۆی گەورە مسەخەری کردوون بۆ ئەم ئەولادانە خوا جەلە جەلالوو چەند وەسیەتی کردووە کە چاکەکار بین لەگەڵ دایک و باوک لە فەرمایشتێکە ئەفەرمێ خوا جەلە جەلالوو نەهی لێ کردوون ئەنهاکم عن عقوق الأمهات کە خراپەکاری طبعا حقوقمان هەیە عقوقمان هەیە لە عەرەبیە حقوق یعنی چاکەکاری لەگەڵ دایک و باوک عقوق یعنی خراپەکاری بەس عین و حەکەیان فەرقە لە هەولێریش وەکو یەکوە باشە ئەگەر نە هەر یەکێکیان فەرقە عقوق یعنی خراپە حقوق یعنی چاک ئەفەرمێ لەم فەرمایشتە ئەنهاکم عن عقوق الأمهات نهی لێکردون خراپەکاری بکەن لەگەڵ دایکەکانتانە یەک ووەئدی البەنات کچەکان زیندە بەچاڵکەن ومنع وهات لە ڕوایەتێک هەیە ومنع وهات یعنی نهی لێکردون لەوەی کە شتێک کە هەتان بوو واجب بوو لەسەرتان منعیکەن و نەیدەن لە زەکات و ئەوان
يان شتێک کە واجب بوو بیکەن نەتان کرد، سواء منعتان کرد یان زیادە ڕۆییتان کرد، چونکە ئینسان لە مەسەلەی حب بە ئاوای لێ یا زیادە ڕەوی ئەکە یا کەم تەرخەمیەکە، جاری وا هەیە کەم تەرخەمی ئەکە لە حەقەکانە، جاری وا هەیە زیادە ڕەوی ئەکە. ئینسان لەناو هەموو جۆری گیاندارەکانە تەسەوورکەن کۆتا قسەم لە خزمەتانە ئاڵۆزترینیانە. بڕوا ئەکەن جاری وەها بۆ من تەکلیفم کردووە لە دایک پاڕاومەتەوە لێی کورە دایکە ئەم کوڕەت ئەم کچەت کورە بەس ئەوێ بێ دەستێکە ماسکە قاچێکە ماشکەوتێتی نامێ هەرچی هەوڵم داوە محاولە هیچ نەمتوانێ و قەنەعەتی پێ بکەم کە لە مناڵەکەی خۆش بێ. جاری وەها بەعەکسەوە بڕوا ئەکەن دایک هەبوو هاتوۆتە لەم گریاوە و توێتی ماسا پێش ئەوەی بمرم بەس ئەو کچەم بێت داوای لێبوردنی لێ ئەەکەم لە کچەکەم تەسەوور کە کچەکە و توێتی نابێت. بڕوا ئەکەن یعنی ئینسان کە ئەم شتانە ئەبینی سەرە سوڕ ئەمێنێ باشە ئینسان ئەوەندە زاڵم و دڵڕق لەگەڵ یەکترە، ئەوەندە نەپاراستنی ئەو مافانەی کە لەگەڵ یەکترە هەیە. دایک و باوک لە دوای مردنیان چ واجبێ لەسەر ئەولادەکانیان هەیە. خۆ ئەگەر ئەولادێ بمرێ بڕۆ ئەکەن دایک و باوک ناتوانێت سەردانی گۆڕەکەی نەکا و ئامۆشۆی نەکا و گۆرانی بەسەر گۆڕەکەشیان نەڵێ. ئەی هاوار بۆ مناڵانێک کە دایک و باوکیان ئەمرن و سۆزێکیان بۆیان نییە، سەردانێکیان بۆیان نییە، ئامۆشۆیەکیان لەگەڵیانە نییە. ئەزانی ئەم باوکە ئەم دایکە لە ناو گۆڕەکەشە بە ڕۆیشتنی تۆ چەند ئاسوودە ئەوێ، ئەزانی چەند دڵخۆشە بێ باوک و باپیر و باپیرە گەورە و داپیرەت و هەمویان کاتێککە تۆ سەردانیان ئەەکەی، کاتێککە تۆ دوعای خەیریان بۆکەی، کاتێککە تۆ لە یادیان ناکەی، کاتێ ڕەفیقێک لە ڕەفیقەکانیان بەسەر ئەەکەیتەوە. بۆیە بابەتی خۆشەویستی یا لە نەسەبا بۆ سەرەوە دروسە بێ وەکو ئەمریکا باسمان کرد، یا دوو حاڵەتەکەی ترە لە خوارەوە یا لە ئەطرافەوە کە لە وتارەکانی ترا باسیەکەین. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و مەحەبەتی خۆی بەسەرمانە ببارێنێ، خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. کەم و کوڕێکمان هەیە بێ ئەدەبێکمان هەیە لە حوزوری دایک و باوکمانە، یا ئیلاهی عەفومان کە یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بمانگێڕە لەو عەبدانەی کە ڕەزامەندی دایک و باوکیان بەدەست ئەهێنن. خوای بمانگێڕە لەو عەبدانەی کە لەم دنیا سەریان بەرزە بە خزمەتکاریان بۆ دایک و باوکیان، لە دوای وەفاتی دایک و باوکیان سەریان بەرزە بە دوعای خەیر و بە سەدەقات و بە ئامۆشۆکردنی دایک و باوکیان. یا ئیلاهی مەحروممان مەکە لەوەی کە ئەجر و فەزل و گەورەی و سێبەری دایک و باوک بەسەرمانەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەو دایک و باوکانی کە ماون عمریان درێژ کە پڕ خەیر و بەرەکەتی کە، یا ئیلاهی دینداریان زیاتر کە پەیوەندیان لەگەڵ خۆتا بەهێزتر کە، ئەو دایک و باوکانی کە ئێمەیان بەجێ هێشتووە یا ئیلاهی ڕەحمەت بەسەر گۆڕیانە ببارێنە، بەزەیی بەسەر گۆڕیانە ببارێنە، ئارامی خۆت بەسەریانە ببارێنە یا رب العالمین. خوای لە گوناهی باو و باپیرمان ببوورە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت ئەو باو و باپیرانەی کە لە یادمان ماون، ئەوانەی کە لە یادمان نەماون، یا ئیلاهی لە گوناهی هەر هەمویان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین. گۆڕەکانیان پڕ نور کە یا رب العالمین، ئارامی بەسەریانە ببارێنە یا رب العالمین، دەرەجاتیان بەرزکەرەوە لە حوزوری خۆتە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بۆنی ئەم ئیسلامە شیرینە لەناو ئەم ئومەتەیە زیاتر کە، ئەو مەحەبەت و خۆشەویستی لە نێوانمانە خوای زیاتری بکە، گەشەدارتری بکە، بەزەی زیاتر بەسەرمانە ببارێنە، عەفو و عافیەتی زیاتر بەسەرمانە ببارێنە، دڵمان وابەستەی دین کە یا رب العالمین. خوای گیان ئەم ئاینە پیرۆزە لە نێوانمانە بەهێزتر کە یا رب العالمین. خوای گیان هەر یەکەمان کۆمەڵە گرفتی زۆرمان هەیە، بەخوا پەروەردگارە ئێمە و عەبدانەین سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ، بەخوا پەروەردگارە ئێمە و عەبدانەین ڕکوع نابن لە خزمەت و حوزوری تۆیان نەبێ، بەخوا ئیلاهی خۆت شاهیدی ئێمە دەستی دوعا بەرز نەئەکەینەوە تەنها لە بەردەم تۆیان نەبێ. دەیا ئیلاهی گرفتەکانمان چارەسەر کە، ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵی پێ عەتاکە، ئەومان بە مناڵەکانی ساڵحکە، ئەومان غەمێک لە دڵیەتی ئیلاهی تۆ خۆت غەمەکە لەسەر دڵی لابە، ئەومان دڵی نا ئارامە ئارامی کە یا ئیلاهی. ئەومان پەروەردگارە ئارامی لەناو ماڵەکەی هەڵگیراوە، ماڵەکەی پڕ ئارامی بکە، ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە، ئەومان کەم ڕزقە حەڵاڵی زیادکە. ئیلاهی داوات لێ ئەکەین پەروەردگارە ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە، یا ئیلاهی ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت دڵمان دامەزراو کە لەسەر ئەم دینەتی یا رب العالمین.
بەخوا پەروەردگارە دوعای زۆرمان هەیە لە دڵمانە بەخوا ناتوانین لە لای کەسا بەرزی کەینەوە تەنها لە حضوری تۆیان نەبێ یا ئیلاهی ئەی عالمی دڵەکان ئەی عالم بە هەموو خەفایا و نهێنەکانی ناخمان ئەوەی بۆ دین و ژینمان باشە پێمان عەتاکە یا ئەکرەمە الئەکرەمین ئەوەی بۆ دین و ژینمان خراپە لێمان دوور خەرەوە یا رب العالمین یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەرمانە ببارێنە ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی ئەوانەی بەشدارن لەگەڵمانە ئەوانەی لە وتارەکانمانە دائەنیشن ئیلاهی ئەوانەی کە گوێمان لێ ئەگرن ئەوانەی کە ئەمان بینن ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە دوعاکانیان قبول کە هەموو ئەم دوعانەی کە ئەیکەین بۆ هەر هەمومانی گیرا بکە یا رب العالمین کۆتا دوعام یا ئیلاهی زۆرن ئەو دایک و باوکانەی بێناز لەناو گۆڕەکانە کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لێرەوە هانە ئەبوو لای تۆ ئەهێنین و دوعایان بۆ ئەکەین یا ئیلاهی لە هەمویان خۆش بە ئارامی بەسەریانە ببارێنە عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین بەزەی خۆت و کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي مني شوء وجبوري وخوالي من قبولك